الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. لا درێژەی دەرسەکانمان لە شەرحی 40 نەوەوی گەیشتینە فەرموودەی 28م دەفەرمێ عن أبي نجيح العرباض بن سارية رضي الله عنه قال: وعظنا رسول الله موعظة وجلت منها القلوب وذرفت منها العيون، فقلنا يا رسول الله كأنها موعظة مودع فأوصنا. قال: أوصيكم بتقوى الله عز وجل والسمع والطاعة، وإن تأمر عليكم عبد فإنه من يعش منكم فسيرى اختلافا كثيرا، فعليكم بسنة وسنة الخلفاء الراشدين المهديين، عضوا عليها بالنواجذ، وإياكم ومحدثات الأمور فإن كل محدثة بدعة وكل بدعة ضلالة. رواه أبو داود والترمذي وقال حديث حسن صحيح. أو فرموديا عرباضي كوري سارية رضا ورحمة خواه لسر ببوم عند جيرته ولا بيغنبري خواه عليه الصلاة والسلام. پێغەمبەر عليه الصلاة والسلام برا بەڕێزەکانی خۆم عادەتی وابوو ناوە نسحەت و ئامۆژگاری هاوڵەکانی دەکرد ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، و بەردەوام نەبوو بڵێ هەموو ڕۆژێ یان هەموو سعاتێکی، جاری وا هەبوو مەسەلەن لە هەفتەی جارێک دوو جار ئامۆژگاری سەحابە بەڕێزەکانی دەکرد. بەڵام هەر کاتێکی هەڵەیەکی بینی بە لە هەر کەسێک لە هەر سەحابەیەک پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەوڕەن بۆی ڕاست دەکردنەوە و بۆی چاک دەکردنەوە لەبەرەوەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام معلم و مامۆستای ئەو خەڵکەی بووە. طبعا کاتەکانیش زۆربەی کاتەکان عولەما دەفەرمون لە دوای نوێژی بەیانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئامۆژگاری دەکردن، چونکە لە فەرهەنگی پێغەمبەر عليه الصلاة والسلام لە فەرهەنگی سەحابە بەڕێزەکاندا نەبوو دوای نوێژی بەیانی بخەونەوە. ئەوە زۆر مهمە. ئێستا بۆ هەمومان وچ کابرای گوتی ئاوە تەمبەڵ و تەوەزەل کەوتوین و هەریەکە و وەچی گوتی بە ئەنواع و ئەشکال دەرد و بەڵا جیرۆ دەیە و ئەوە کێشەی ڕزقی هەیە و کێشەی دیکە هەمووی بەڕاستی لادانە لە ئەسڵی سنەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ڕوح و جانمان بە قوربانی بێ زۆر تەرکیز لەسەرەوەی دەکاتەوە کە خوای گەورە بۆ ئومەتی محەممەد عليه الصلاة والسلام بەرەکەتی خستۆتە بەیانیان، جا لە ڕسق بێ، لە کات بۆ گەڕانەوە بێ، ئەتۆر تەجروبەی کەین. نوێژێک دوای نوێژی بەیانی منەوە هەر ئیشێکی هەتا ڕۆژ گەرم دەبێ هەموو ئیشەکانی خۆت جێبەجێ دەکەی، هیچ نامینیت. زۆر عەجایبە، کاتێکی زۆر بە بەرەکەتە، بێجگە لەوەی کە بەیانیان پێشەوەی کە خۆر بێتە دەر ئەو ئۆکسیجینەی کە ئینسان هەڵی دەمژێتن وەوەری دەگرێت زۆر جیاوازە لەگەڵەوەی کە خۆر دێتە دەرەوە. و هەتێک لە عولەما دەفەرمون کە پەیوەستن مەسەلەن تایبەتن بەو ئۆکسیجین و بە دیڕاسەی کەون و ئەوانە دەفەرمون مادەیەکی تایبەت بەیانیان پێش خۆر دەراتن، بەس ئەو کاتەی دەست دەکەوێتن کە خۆر هاتە دەرەوە نامێنێتن. زۆر بەسوودە بۆ جسمی ئینسان ئیسیفادەی لێ بکە. بەرحاڵ دەفەرمێ ڕۆژێک پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دوای نوێژی بەیانی وعظنا رسول الله موعظة وجلت منها القلوب وذرفت منها العيون. دەفەرمێ محاضەرەیەکی بۆ داین، مەوعظەیەکی کردین، ئامۆژگاری کردین. مەوعظە ئەوەی کە ئامۆژگاری ئینسان بکاتن بە چاکە و خۆگرتن لە خراپە و باسی پاداشتی چاکەکاران و باسی سزای خراپەکاران و بە تایبەتیش پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمون کە باسی بەهەشتی دەکرد و باسی دۆزەخی دەکرد، دەفەرموو ڕەنجی سوور هەڵدەگەڕا
و دەنجی خۆی بەرز دەکردەوە وەکو بڵێ چۆن قیادەی جەیشێک بکاتن هاوار بکات جەیشێکە هەمووی گوێی لێبێتن ئاوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قسەی دەکردن بە تایبەتی کە لەو بابەتانە دەفەرمێ ئەو ڕۆژە لەگەڵ ڕۆژەکانی دیکە زۆر جیاواز ئەو ڕۆژە دەفەرمێ زۆر تەئسیری لە دڵەکان کردین ئەها دەفەرمێ وەجیلت منها القلوب کەلیمەی وەجیلت یعنی تەفاعولکردنی دڵەکان لەگەڵ ئەو قسانە یعنی هەر کاتێک کە دڵ تەفاعولی کرد لەگەڵ قسەکانی ئەوەی کە قسە دەکاتن ئەوەی کە دەدوێنیتن ئەوەی کە محازەرەت بۆ دەداتن دەلالەت لەسەر ئەوەیە کە تۆ زۆر بەدیقەت گوێ لە قسەکانی ڕادەگری یان قسەکانی زۆر بە تەئسیرن زۆر بە تەئسیرن ئەوجا دەفەرمێتن وەذەڕەفەت منها العیون دەفەرمێ فرمێسێک بە چاوەکان دەهاتنە خوارەوە ئەوەندە بینە بەرچاوی خۆت ئەو مەشهەدە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دانیشتووە ئامۆژگاری هاوڵان دەکاتن هاوڵانیش دانیشتوون هەموو گیانیان بۆتە دڵ و گوێچکە و هوردە هوردە فرمێسێک بە چاوەکانیان دادێنە خوارەوە لە چی لەسەر ئەو قسانە و ئەو مەواعیظەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ فەقولنا جا ئایا نەفەرێکە کە بە سیغەی جەمع باسی دەکا یانەوەتە بەشێکن لە هاوڵان ڕەحمەتی خوایان لێبێ فەرمومانەی پێغەمبەری خوا کەئەنەها مەوعیظەة مودع فەئوصینا ئەی پێغەمبەری خوا چەندی تەماشە دەکەین پێدەچێ ئەو ئامۆژگاری و ئەو نسحەتانە هی کەسێک بێ کە خواحافیزیمان لێ بکات لەبەرەوەی ئامۆژگاریمان بکە دائیمەن برا بەڕێزەکانی خۆم ئینسان کاتێک کە بە تەمای خواحافیزی بێ بە تەمای ماڵ ئاوایی بێ قەناعەتی وا بێ کە کۆتایی ژیانیەتی هەرچی کە پێی بێتن لە دڵسۆزی و لە نسحەت و ئامۆژگاری بۆ ڕەفیقەکانی خۆی دەیکات لەبەرەوە فەرمویان فأوصنا قال أوصيكم بتقوى الله عز وجل فەرمووی ئامۆژگاریتان دەکەم بە تەقواکردن بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا تەقوا برا بەڕێزەکانی خۆم سەروی هەموو شتێکە وەڵڵاهی ئەمڕۆ کێشەی سەرزەوی لە عالەمی ئیسلامی هەر هەمووی نەبوونی تەقوایە ئەگەر تەقوا هەبوو ئینسان ئەگەر عیلاقەی خۆی جوان ڕێکخست لەگەڵ خوا گوێڕایەڵی خوا بوو تەبارەک و تەعالا لە حەڵاڵ و حەرام گوێڕایەڵ بوو لە ئەمر و فەرمانەکانی لەگەڵ خەڵکی دیکەش باش دەبێتن زوڵمیش ناکاتن خەڵکیش بە ناحەق ناکوژیتن ماڵی خەڵکیش نادزیتن حەقی خەڵکیش دەداتن فەرق و جیاوازیش لە نێوان خەڵکی ناکاتن ئەگەر دەسەڵاتدار بێت لەبەرەوە خوای پەروەردگاریش تەبارەک و تەعالا لە چەند شوێنی قورئان ئەمر بۆ دەکا کە ئینسان خەڵک تەقوای خوای پەروەردگار بکە و لە خوا بترسێتن تەقوا برا بەڕێزەکانی خۆم زۆر جار باس کراوە بەڵام هەرچەندەکی باسیکەی وەفکرێکتیگەی بینینەوە هەر کەمە تەقوا بە کورت و کرمانجی هەرچی ئەمر و فەرمانەکانی خوا هەن جێبەجێیان کەین و هەرچی کە ئەو شتانە خوای پەروەردگار نەهی لێکردوون خۆمانی لێ بپارێزی و ئەو شوێنانەی کە خوا پێی خۆشە ئینسان حوزوری لێ هەبێ بە غائب مەبە لەوێن دەرێ با بتبینی دائیمەن لەو شوێنانە کە خوای گەورە پێی خۆشە ئینسانی ئیماندار خۆشەویستەکانی خۆی عەبدەکانی خۆی وجودیان لەوێ هەبێ و ئەو شتانەی کە خوا پێی ناخۆشە ئەو شوێنانەی کە خوا پێی ناخۆشە خەڵکی ئیماندار و خەڵکی مسلمان لێی بێتن بە وجودت نەبێتن لەوێن دەرێ ئەها کاتێک کە باسی عەبدە ساڵحەکانی خۆی دەکا باسی عیباد الرەحمانی دەکات چ دەفەرمێ وئیذا مەڕوا باللەغوی مەڕوا کیراما یعنی نەک ڕاناوەستن ناچی کابرا دەستی دەرسەرێک داناون تەماشە دەکە کابرا دامەیە کاتن 5 ساعتان خەریکە ئەو دەڵێ ئەوەی بخۆ ئەو دەڵێ ئەوەی بخۆ هیچ شتێر نابن خۆ خۆ خواردن نییە ئەوەی ئەوە خوارد ئەوەی دیکەی خوارد ئەوەی ئەوە لەغوە
کات بە فیڕۆدانە گوناحە ئەو کاتە جوانەی کە خوای گەورە پێی داوین ئەو تەمەنە جوانەی کە پێی داوین بەشتی پڕ و پوچی سەرفکەی جا خەڵکێک کە قیمەتی خۆی بزانێ قیمەتی کاتی خۆی بزانێ قیمەتی ئەوەی بزانێت کە خۆ بۆ خوا لەو دنیای خەڵق کردووە ناچێت کابرا لەوێن دەرێدانیشی ئەو دوو خەریکی خواردنە ئەو خواردنێداتەوە و خواردێداتەویش لەوێن دەرێت چاوی تێکاوەچی ئەوەی تۆپانالیاتی چاوی هەر ئیوە لێکاتن یان لە تۆپانەی هەموو کوردواری خۆمان دەڵێ شەڕ لە بادینان تۆز لە دەرچێمە کابرا لە ئەوروپای پیابووینە ملیار لێر گەنج و شەبابی مەهەتانی وەی شەوێ سعات دوی شەوادانیشین تەماشایان کردیە گۆڵی کرد کاورە هەندە هەڵاستتن لە جێخۆ بەتوچ یان وچ کاورا گۆتی دەگەی دی کە کابرا دێتن دمولی یادەبەرێک ناون چێ کاکە باوت مردێ ناوەڵڵا مامت مردێ نەوەڵڵا زۆر گەورەترە لەوەی باوەڕتە بێ وایە با و داچی بمر هەندە چ بووە وەڵاهی ڕیال دۆڕە کوڕە دۆڕا بەتوچ چ دێتە بەرچێت و لەبەرەوە ئینسان ئەگەر ئەهلی تەقوا بوو ئەزانیتن ئەو عمر و کاتە جوانەی خۆی لە سەرف کاتن ئەو عمر و کاتە جوانەی خۆی چۆن ئیستیغلال کاتن ئەو جا دەفەرمێ والسمع والطاعة وإن تأمر عليكم فإنه من يعش منكم فسيرى اختلافا كثيرا ئەو جا لە دوای تەقوای خوای پەروەردگار دەفەرمێ گوێڕایەڵی دەسەڵاتدارانتان بن برا گەورەکانتان بن خەلیفەکانتان بن ئەگەر ئەو برا گەورە و خەلیفەش کەسێک بێتن عەبدێک بێتن بەندەیەک بێ جا ڕیوایەتی زۆر هاتوون دەفەرمێ کە ئەنە ڕەسەه زەبیبە جا لە گچکەیی یان لە شێوازی لولو ئەوانە بێ بارحاڵ ئەو مەسەلەی گوێڕایەڵی برا بەڕێزەکانی خۆم زۆر بە هەڵە لێک دراوەتەوە پێم خۆش هەندێک هەڵوەستەی لەسەر بکەم لێرانە جارێ ئینسانی ئیماندار کاتێک گوێڕایەڵی دەسەڵاتدار و برا گەورەکانی خۆی دەبێت کە موسڵمان بن کە حکم بە شەریعەتی خوا بکەن کە شانازی بە شوێنکەوتنی محەممەد المستەفا بکەن عەلەیهی سەڵات وسەلام نەک کابرا بڵێ ئەوە وەلی ئەمری موسڵمانانە و گوێڕایەڵی واجبە بەڵام هەرچی کە ئیمکانیەتی هەیە کۆمەڵە کەناڵێکی داناوە بەس بۆ ناشیرنکردنی خوا و پێغەمبەری خوا و شەریعەتی خوا کابراج بە کۆڵی ڕیشەوە ڕیشی لەسەر چۆکان بێتن بڵێ وەڵا ئەوە وەلی ئەمرن و گوێڕایەڵیان واجبە ئەوە بەڕاستی لادانە لە دین ئەوە يحرفون الكلمة عن مواضعه زۆر بەداخەوە طبعا من مەسەلەی ڕیش بۆی کە خەڵک بە هەڵە ئەوە نەکاتن سنەتێکی مؤکدەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و تاشینی ڕیش بە حەرام وەکو هەر چوار مەزهەبەک بە حەرامە ئینسان بە ڕیش بتاشێتن مەگە کەسێک عوزرێکی شەرعی هەبێتن بۆ خۆی لە لای خوای پەروەردگار وەڵامی خۆی بداتەوە بەڵام مەبەستمەوەی کە کابرا لە قالبی دیندا لە قالبی دینداری و موسڵمانێتی و کە خۆی زۆر بە تەقوا پیشان بداتن مناسەڕەی کەسێکی منافق و کافر و مرتد و بێدین بکاتن و فەرزیشی کا لەسەر موسڵمانان کە گوێڕایەڵی بکەن لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم زۆر دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەبەن گوێڕایەڵی ئەسەمع وەتاعە یعنی برا گەورەکانتان ئەگە قسەیان کرد گوێیان لێ ڕابگرن واگە ئەمریان کرد ئەمرەکەیان جێبەجێ بکەن لەبەرەوەی کەسێک بۆ برا گەورە کەسێک بۆ ڕیش سپی جا هەر ناوێکی لێ دەنێت چونکە ناوەکان گۆڕدراون هە لە سەردەمی خولەفای ڕاشیدینیش هەرێکە و ناوێکی بۆی ئەوە کراوە خوارەوە گە گوێڕایەڵی سەرەوە نەبێ بە گوێی نەکاتن ئەوە وەزەکە تێک دەچێتن وە گەورەترین شتیش دەبێ خولەفای ڕاشیدین دەستدەڵاتدارەکان برا گەورەکان دەبێت خەڵکی ئامۆژگاریکەن بۆ گوێڕایەڵیکردنی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوە ئەساسە وەلێرانە کە دەفەرمێ ئەگەر برا گەورەکەتان عەبدێکیش بوو مەبەستی لێرانە عەبدەکە برا بەڕێزەکانی خۆم ئەوەیە کە هەندێک لە عولەما دەفەرمون ئەوە لە بۆ چییە جاری وا هەیە دەبێت لە بۆ ئیشارەتێکە کە کابرای عەبد بۆی نییە ببێتە برا گەورە و ڕیسپی موسڵمانان و هەموو خەڵکی دیکە ئەوە بێتن بەڵام ئەو عەبدە بێتە خەلیفە و بێتە ئەوە ئەو مانایان لێ داوەتەوە بەڵام دەشفەرمون نادەڵێت جاری وا دەبینی ئەگەر عەبدیش بێتن هەر ینی ئەوە لە بۆ چییە لە بۆ ضرب المەثەلە
وەکو بڵێ شتێکە بزانی کە واقعی نییە بەڵام ئەگەر واژ بوو فەرەزنە هەر گوێڕایاڵی بکەن وەکو لەو فەرمودەی پێغەمبەری خوا دات و عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هەر کەسێک کە ماڵێک بۆ خوا دروستکا وەکو ماڵی تەیرێک وەکو هێلانە تەیرێک مزگەوتێک دروستکا وەکو هێلانە کەس مزگەوتی دروستەکە بەقەدەر هێلانە تەیرێکی بەڵام دەڵێ ئەگەر فەرەز ناکاورە ئەوەش دروستکە بە نیەتێکی خاڵص بۆ خوا بەنە الله له بەیتەن فی الجەنە خوای گەورە لە بەهەشت ماڵێکی بۆ دروست دەکات لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم ژیان ئەگەر گوێڕایەڵی و سەمع و تاعی تێدا نەما وەزەکە کاول دەبێت لێرە مامۆستا موسلیم برا گەورەی هەموو لایەکمانە ئەو کە لێرانە برا گەورەیە طبعا ئەوەی کە قەناعەتی بە کۆمەڵە و قەناعەتی بە ئیشکردن لەگەڵ کۆمەڵ دەبێ ملزەم بێ بە گوێڕایەڵیکردنی ئەمر و فەرمانەکانی ئەو لە چوارچەوەی ئەو شەریعەتەیدا کە خوای گەورە دایناوە کە کردویتی بە منهەجێک بۆ ئێمە لەبەرەوە کاتێک کە مەسەرە بڵە وڵات جاکاکەوە لەگەڵ حەز و ئارەزوەکانی مندا ناگونجێ ئەو ئیشتیهادێکی بکاوی دیشتیا وەزەکە تێک دەچێت ئەو جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ڕوو لە هاوڵان دەکاتن ئەو شتێکە لە معجیزەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە خوای پەروەردگار پێی ڕاگەیاندووە دەفەرمێ فإنه من يعش منكم فسيرى اختلافا كثيرا ئەوەی کە لە ئێوە تەمەنی درێژ دەبێ هاوڵە بە ڕێزەکانی خۆم خلافی زۆر دەبینن لە ناو ئومەتی محەممەدیدا دروست دەبێ عەلەیهی سەڵات وسەلام ئەو خلافە مەبەستی پێ خلافی عەقیدەیە دەنا خلافی دیکە طبیعیە مەسەلەن ئەمن وڵا قەناعەتم وایە ئاوا بێ دیکە قەناعەتی وایە ئاوا بێ بەڵام دەفەرمێت لە خودی دینداری و عەقیدەدا خلافێکی زۆر دروست دەبێت ئەو هەموو فیڕەقی ضالانە دروست بوون هەموو لە هەندێکیان لە سەردەمی خولەفای ڕاشیدیندا دروست بوون بەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێت بەڵام چارەسەرەکە زۆر گرینگە ئەتو دەچێ لای دکتۆری نەخۆشیەکەت دەبینیتەوە بەس چارەسەرەکەی زۆر گرینگە کە بۆت دانێتن بۆی کە شیفات بۆ بێتن لە لای خوای پەروەردگار دەفەرمێتن ئەو خلافە کە دروست بوو فعليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين المهديين عضوا عليها بالنواجذ ضل لو كاتيدا بقرنوا بقرآن وسنتي بيغمبري خوا عليه الصلاة والسلام نكابرا إسا كابرا بياو دل والله كاك هرشتك لقى عقلي من نقون جيتن يعني عقلي من تقورت سأقلت هنهتا بي شريعتي خوا لقى عقلي خدا بقى عقلي تو عقلنية أقا عقلي تو عقل بايا بخواتي كنا تجيرا لقى ضل عقلي سليم لەگەڵ نصوصی قورآن و سنەتی پێغەمبەری خوای صاحیحدا عەلەیهی سەڵات وسەلام قەت تێک ناگیرێت بەڵام عەقلی سەقیم ئەو کەسێک کە عەقڵەکەی نەخۆشە طبعا استیعاب ناکات ئێتو مێ شەریعەتی خوا لارکەوە لە بۆ عەقلە سەقیمەکەی خۆت ئەو جا برا بەڕێزەکانی خۆم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێتن دەست بە قورآن و سنەتەوە بگرن و بە سیرە و ژیانی هاوڵە بەڕێزەکانم ئەو چوارانە کە ئەوانە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا موفەقی کردوون کە لە ڕووی دینداری و موسڵمانی لە ڕووی حکومکردندا زۆر سەرکەوتوو بوون هەرچەندە لە ئاخیری خلافەی ئیمامی عوسمان فتنە و ئاشوب گەلێک زۆر بوون و بە تایبەتیش لە خلافەتی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هەتا دوعای دەکردێگە خۆزیە چی گوتی ئەو ڕۆژانەم بە چاوی خۆم نەبینی بانە بەڵام گرینگە ئینسان لە دوای قورآن و سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەماشە بکاتن وەکو خوای پەروەردگار دەفەرمێ فەئین ئامەنوا بمثل ما ئامەنتم به فەقەد اهتەدەو ئەگەر ئیمانی ئێمە وەکو ئیمانی هاوڵان بێ چکە هاوڵان ئیمانیان چۆن بوو ئیمانیان هەڵقوڵاوی ئەو منهەجە بوو کە پێغەمبەری خوا پێی ڕاگەیاندبوون عەلەیهی سەڵات وسەلام هیدایەت دراون ڕێنمونی کراون و ئەسحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیچ مبەڕیرێک نیاگاتان لێبێ هەر کەسێک قسە بە سەحابەیەکی پێغەمبەری خوا بڵێ تەنقیسی سەحابەیەکی پێغەمبەری خوا بکات زندیقە هەر کەسێک لەژێر هەر ناوێکیدا بۆ چکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا شایەدی بۆ داون رضی الله عنهم ورضوا عنه حتى برا بەڕێزەکانی خۆم لە یەکێک لە عالمە گەورەکان دەپرسن
لەو سەردەمی دەڵێ عومەری کوڕی عەبدولعەزیز گەورەترە یان معاویەی کوڕی ئەبوی سوفیان. خۆ عومەری کوڕی عەبدولعەزیز زۆر مەشهورە وەنیە کاکە ئەزانی چ جوابیان دەداتەوە دەڵێ عومەری کوڕی عەبدولعەزیز ناکاتە تاڵەموویەکی معاویەی کوڕی ئەبی سوفیان. عومەری کوڕی عەبدولعەزیز دەڵێ ناگاتە تاڵەموویەکی معاویەی کوڕی ئەبی سوفیان. بۆ معاویەی کوڕی ئەبی سوفیان سەحابەی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام، خەزووری پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام، کاتیبی وحی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام. با هەندێک ئیجتیهاداتی کردبن بەدڵی تو بەدڵی من و بەدڵی ئیدی کە نەبێت لە فەضیلەت و گەورەی ئەوانە کەم ناکاتەوە. ئەوجا دەفەرمێ و وای دەست پێوە بگرن چۆن کابرایە کە شتێکی زۆر گرانبەهای وەیە بە ددانەکانی بە هەموو ددانەکانی لەسەریدا دەگەڕسێنیتن نەواجد ئەو دانانەی ئاخیرین کە وەچی بڵێ زۆر کەتە بەرەوێندەرێ زەحمەتە دەرچوونی ئاوا دەستی پێوە بگرن حەریز بن لەسەر دینی خۆتان حەریز بن لەسەر جێبەجێکردنی ئەمر و فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا. ئەوجا دەفەرمێ وئیاکم ومحدثات الأمور ئاگاتان لێبێ شت زیاد نەکەن لە دین. ئەو محدثات الأمور مەبەستی پێ دینە مەبەستی پێ شەریعەتە لەبەرەوە ئینسانی ئیماندار دەبێ دینداری و موسڵمانێتەکەی کە شتێکی نەگۆڕن زیاد و کەمی تێدا ناکرێ وا دینداری و موسڵمانێتێکە و حەڵاڵ و حەرامەکە معامەلیان لەگەڵ بکە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پێی ڕاگەیاندوون پێغەمبەر پێی ڕاگەیاندوون عەلەیهی سەڵات وسەلام. نەک بڵێ وەڵا کاکە زاخر ئەو شەریعەتە لە 1400 ساڵ پێ کاکە دنیا بەرەو پێش چووە ئەو خوای کە ئەو شەریعەتەی داناوە ئازانێک کە 1400 ساڵی دیکەشی بەسەر داوێن کە وەزا کەسی لێ دەهروکو خۆیت. بەڵام مەبەستی پێ پێشکەوتنە حەزارەتەکە نییە کە شێوازی ژیان و شێوازی حکومڕانی و کۆمەڵە شتێکی دیکەیە لە شێوازەکە ئالیەتەکەی دەنا مەبەستەوە نییە بڵێ وەڵا شێوازی حکومڕانیەکەی شریعەتی خواوەلانەی بەرنامەیەکی ئەلمانی دانەی و بەرنمەیەکی دەستکردانی بڵێ وەڵاوە وەزەکەوە دەخوازێتن کوفرە و خوای پەروەردگار پێی ڕازی نییە و هەر کەسێکی کە قەناعەتیشی پێ بێتن بەخوا ئەبەدی دەبێت لە ناو ئاگری دۆزەخدا خوا پەناماندات. ئەوجا دەفەرمێ فإن كل محدثة بدعة هەرچی کە ئەو شتانەی کە دادەهێنرێن لە ناو دیندا وەکو دین وەکو عەقیدە وەکو عیبادات ئەوە بدعەیە وكل بدعة ضلالة لە ڕوايەتێکدا كل ضلالة في النار. ئەو قەزیانە قەزیەی وردن وازیارم کە زیاتر هەمومان بەدواداچوونیان بۆ بکەین بۆی بە تایبەتێمە لە سەردەم و زروفێکی زۆر خراپدا دەژین بەداخەوە دەڵێم کە خەڵکەکەی خراپە یعنی بە تایبەتی خەڵکێک بە ناوی دین بە ناوی ئیسلام دێ لە ئیسلام دەداتەوە بە جلوبەرجی ئیسلامی بە جلوبەرجی مامۆستایانی ئاینی دێتە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان شتیوا دەوروژێنێتن کە پێچەوانەی شەریعەت و پێچەوانەی نصوصی شەرعیە ئیوایە دێتن مەسەلەن بە حجەتی لوغە و حجەتی زمان و ئەوانە وەکو بڵێ ئاەت و فەرمودەکانی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ڕێڕەوە ڕاستەکەی خۆیان خوار دەکات و بۆ ڕێ لە خەڵکی بگریتن لەو زروف و سەردەمەدا پێویستە ئینسان دەست بە شریعەتی خواوە بگرێ دەست بە قورئان و سونەتەوە بگرێ و خولەفای ڕاشیدین ئاگامان لێبێت چۆنن بەڵام عالمی قسەیەکی زۆر جوان دەکات دەفەرمێ ئێمە ئەوەی کە ئەمڕۆکە لە دوای خولەفای ڕاشیدین کە خەڵکی عەوامی وەکو ئێمە دەبێت پەیوەستبین ئەو چوار مەزهەبە ئیمامی شافعی ئیمامی ئەحمەدی ئەبوو حەنیفە ئیمامی مالیک چونکە هەرچی کە گوتویانە دەڵێ بە ئیستیدلال و بە ئایەت و بە حەدیث هێناویانە خەڵک ئەگەر گوێڕایەڵی ئەو ئیمامە بەڕێزانە بێتن تووشی ئەو لاڕێ و گومڕاییە نابێتن کە خەڵک تووشی هاتووە خوا پەنامانداتن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.